لە ناو لاپەڕەکانی مێژووی حیزبی شەهیدان ناوێک وەک ئەستێرەی ئاسمانی کوردستان دەدرەوشێتەوە. هەر کاتێک باسی قارەمانەتی ڕۆژانی سەختی خەبات دەکرێت، هەر ساتێ باسی پاڵەوانەکانی زیندان بکرێت، لە ناو تۆماری پڕسەروەری یەکێتیدا ناوی ئەم فەرماندە قارەمانە یەکێتی دەهێنرێت. شەهیدی فەرماندە ڕەحمان سەیدا، هەڵۆ بەرزەفڕەکەی باڵەکایەتی، پێشمەرگە و فەرماندە چاو نەترسەکەی یەکێتیە. ئەمڕۆ لە 26مین ساڵیادی شەهیدبوونی شەهیدی سەرکردا شەهیدی فەرماندە شەهید ڕەحمان سەیدا سەردانی خانەوادەی تێکۆشەر و فەرماندەی قارەمانی شۆڕشی نوێمان کرد کە 26مین ساڵیادیتی شەهید ڕەحمان سەیدا بێزگەلەوەی کە خۆی کەسێکی یەکجار تێکۆشەر و فەرماندەیەکی قارەمان بوو. برای شەهیدی نەمەر شەهیدی فەرماندە مام سەیدە بوو کە یەکێک بوو لە پیاوە قارەمانەکان لە بەرەبەیانی سەرەتایی دەستپێکی شۆڕشی نوێدا ڕۆڵی یەکجار زۆر گەورەیان هەبوو وەک بنەماڵەوە بنەماڵەکان وێڕای ئەوەی کە شەهیدی زۆریان لە پێناو کوردستان و یەکێتی و سەرکەوتنی گەلەکەمان داوە. بنەماڵێکی یەکجار زۆر تێکۆشەر و فیداکارن و بەڕاستی ئەمە هەم بە ناوی سەرۆکایەتی یەکی نیشتمانی کوردستان و سەرکردایەتی یەکی نیشتمانی کوردستان ئەو شەو هاتم سەردانم کردن بە یاوەری ئەو هەواڵانەی کە یاوەریان کردین بۆی هەم پێیان بڵین ئێوە ئەوان و هەموو شەهیدان و هەموو بنەماڵەی شەهیدان مای شانازی یەکێتی و سەرمایەی گەورەی یەکی نیشتمانی کوردستانن و هەم پشتیوانی و هەم خۆشەویستی خۆمان و یەکێتی نیشتمانی کوردستانمان بۆ دووپاتکردنەوە و تێکیدمان لەوە کردەوە کە یەکێتی ماڵە گەورەکەی هەمووانە و ئەو بنەماڵە تێکۆشەرەش وەکو زۆربەی بنەماڵە تێکۆشەرەکانی دیکە و خاوەن شەهیدەکانی دیکە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان جێی شانازی یەکێتیەکەمانن. دیارە دەمەوێت ئەو ئیشارە بۆ بدەم لە 26مین ساڵ تیش بخەمە سەرەوە لە 26مین ساڵیادی شەهیدبوونی ئەو فەرماندە قارەمانە ئەو پیاوە تێکۆشەرە کە جێی شانازی هەمومان بووە، بڵاوبوونەوە و هاوسۆزی خەڵک بۆ بنەماڵەکەی دەرخەری ئەو ڕاستیە کە شەهید ڕەحمان سەیدا هەر تەنها ئەو بنەماڵە نەبووە بەڵکو هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان و دەڤەری ڕاپەڕین و باڵەکایەتی و هەموو ناوچەکانی کوردستان بووە. بۆیە من بەڕاستی بە زەرورمانزانی هەم بە ناوی سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان هەم بە ناوی سەرۆکایەتی و بەڕێزان کاک لاهوری شێرزەنجی و کاک پاڤڵ تاڵەبانی هەردووکیان و هەواڵانی سەرکردایەتیش سەردانی ئەو بنەماڵە تێکۆشەرەکە بکەین و پێیان بڵێین کە ئێوە و هەموو خانەوادەی شەهیدان سەروەر و جێی شانازی یەکێتەکەمانن. شەهیدی فەرماندە ڕەحمان سەیدا پەروەردەی شنەبای ئازادی و خۆڕاگریە. ئەو کێوێک بوو لە ورە، داستانێکی لێوان لێو بوو لەوانەکانی کۆڵنەدان. ئەو لە سەرەتاکانی تەمەنیەوە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە پەیوەندی بە شۆڕشی نوێی گەلەکەمانەوە کرد و هەرزووش ئەم قارەمانەی شۆڕشی نوێ ئەرک و بەرپرسیارەتی گرنگی پێسپێدرا و پێشمەرگەیەکی چاونەترسی سەنگەرەکانی پێشەوەی بەرگری بوو، فەرماندەیەکی بێوێنەی داستان و تۆماری پرسەروەری بوو. ئەو هەڵۆ بەرزەفڕی نیشتیمان لە هەر کوێ پێویست بوو بێت سەنگەری پارێزگاری بووە. وەلەو ڕۆژەدا من وەکو کوڕی شەهید بەڵێنی وەفا دووپاتەکەینەوە، بەڵێنی بەردەوام بوون لەو ڕێبازە پیرۆزەدا دووپاتەکەینەوە کە ئێمەش وەکو ئەوان لەو ڕۆژە سەختانەدا ئەو وەکو کوڕە شەهیدێک بەردەوام بین لەو ڕێبازە پیرۆزەدا. لەو ڕۆژەدا سەری ڕێز دائەنوێنم بۆ شەهیدی باوکم و گشت شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. شەهیدی فەرماندە ڕەحمان سەیدا لە ساڵی 1951 لەدایک بووە. لە ساڵی 1976ەوە پەیوەندی بەڕێخستنەکانی شۆڕشی نوێی گەلەکەمانەوە کردووە. لەلایەن ڕژێمی ئەوسای عێراقەوە دەستگیر دەکرێت و 6 مانگ لەژێر ئەشکەنجەدا دەمێنێتەوە. بەڵام دوجار زوڵم و ستەمی زۆریش نەیانتوانی ئیرادی ئەم قارەمانە لاواز بکات. دوای ڕزگاربوونی لەسەر پێشنیاری سەرۆک مام جەلالی ڕابەر پەیوەندی بەهێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکات. بە درێژایی مێژووی پڕسەروەری بەشداری دەیان داستان و قارەمانەتی دەکات و چەندین ئەرکی گرنگی پێس پێدراوە. دوای تەمەنێک لە جوامێری هەڵۆ بەرزەفڕەکەی باڵەکایەتی 26 ساڵ بەر لە ئێستا شەهید بوو. شەهیدی فەرماندە ڕەحمان سەیدا دوای خۆی چاوەڕێ و شنە و ڕۆشنا و هۆزان و داستان و گوڵستان و سازانی بە دیاری جێهێشت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.